وەفدێکی پەرلەمانی کوردستان بۆ لە نزیکەوە ئاگاداربوون لە ڕەوشی کانتۆنی عەفرین سەردانی ڕۆژئاوای کوردستان دەکەن. ئەو وەفدەش کە لە 5 لایەنی فراکسیۆنەکانی یەکێتی، پارتی، گۆڕان، شووعی، یەکگرتوو پێک دێت بەرەو کانتۆنی عەفرین بەڕێکەوتن. وەفدەکەی پەرلەمان جگە لەوەی راپۆرتێک لەسەر ڕەوشی عەفرین ئامادە دەکەن لە هەمان کاتدا بڕێک کۆمەکی دەرمان و کەرەسەی پزیشکی بۆ عەفرین لەگەڵ خۆیان دەبن کە لەلایەن وزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابین کراوە. دەتمانەوێت بۆ خۆمان واقعانە بچینە ناو مۆزوعەکەوە ڕاستیەکان بۆ دنیا ئاشکرا بکەین کەمە بەڕاستی ئەمە تورکیایە لە ڕێگای تۆپ تەیارەکانیەوە خەڵکی هاوڵاتی سڤیل و هاوڵاتی ئاسایی دەکوژێت ڕای دەگەێنین و راپۆرتەکەش دەگەڕینەوە پەرلەمان و کاتش پەرلەمانی کوردستان لە ئاساسی راپۆرتەکە چ پێویست بوو ئێمە ئەم یان جەرسێکی پەرلەمان یان هەشتێک پێویست بوو ئەنجامی دەدەین. وەفدەکەی پەرلەمانی کوردستان لە کانتۆنی عەفرین راپۆرتێک لەسەر ڕەوشی گشتی عەفرین ئامادە دەکەن. هەروەک هەموو ئەو پێشێلکارانە تۆمار دەکەن کە لە ئەنجامی بۆردومانەکانی وڵاتی تورکیاوە بۆ ئەو شارە ئەنجام درراوە. دواتر وەفدەکە دوای گەڕانەوەیان راپۆرتێک بەرز دەکەنەوە بۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و دواتر بڕیاری کۆتایی لەسەر دەدرێت. دڵنیاییوە هەموو ئەو پێشێلکارانە پەیوەندیان بە مافی مرۆڤەیە، پەیوەندی بە یاساکانی جەنگەوە، پێشێلکاری لەو بوارە و کوشتنی مناڵەکانە و پێویستی بە پێویستەکانی بریندارەکانە و چۆنێتی خاپۆرکردنی ئەو دێهات و شارانەیە هەموو ئەوانە ئەگرێتەوە ئەو راپۆرتەی ئێمە. ئەوەی ئەکرێتە سەر عەفرین ئەمڕۆ پێشێلکارێکی گەورەیە بەرامبەر بە یاسا نێودەوڵەتیەکان دەستدرێژتێکی ڕاستەوخۆیە بۆ سەر خەڵکی مەدەنی و ئیدانەیە کراوە و ئیدانەیەکەین و شەرمەزاریەکەین و هیچ پاساوێک نییە کە دەوڵەتی تورکیا بەو شێوە دەڕندانە و داگیرکاریە پەلاماری عەفرین و ڕۆژئاوادا هەم بۆ گەیاندنی پشتیوانی، هەم بۆ لە نزیکەوە ئاگاداربوون، هەم بۆ ئەوەی کە دواتر راپۆرتێک ئامادە بکرێت. لە کۆتایی مانگی ڕابردوودا پەرلەمانی کوردستان دانیشتێکی ئاسایی لەبارەی هێرشی تورکیا بەسەر عەفرین ڕێخست. دوای دانیشتنەکەش 3 پێشنیازی بڵاو کردەوە. لەوانە سنووری نێوان هەرێمی کوردستان و ڕۆژئاوا کراوە بێت بۆ گەیاندنی هاوکاری و کۆمەکی پێویست. لەگەڵ ئەوەشدا هێز و لایەنەکانی ڕۆژئاوای کوردستان ناکۆکانیان بەلاوە بنێن و دەستکەوتەکانیان بپارێزن. پێشنیاری ئەوەش کرا کۆنگرەی نەتەوەی کوردستان لەم قۆناغی ئێستادا بە زووترین کات ببەسترێت لە پێناو بەرژەوەندیە باڵاکانی گەلی کوردستان. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.